پیامبری خوا علیه الصلاة والسلام صامه و امر بصیامه بروجو بو و فرمانی کرد او روجه بروجو بن و فرموی صيام يوم عاشوراء إني لأحتسب على الله أن يكفر السنة التي قبله بروجوبوني روجي عاشوراء كروجي ددكات دي محرم أجركي أوندا قوريا بيغمبري خوا عليه الصلاة والسلام فرموي اعتقاد موايا كخواي پروردگار بهوي بروجوبوني أو روجا گناهي سالي رابردود دسرتوا هندي كسي ناحالي گاڵتەی لەمە دێ ئینسانی حاڵی و تێگەیشتوش دڵخۆش دەبێ و شکری خوا دەکا ناحاڵیەکە ئەرێەوە چییە عەرەفە بەڕۆژوو بین گوناهی 2 ساڵ عاشوڕا بەڕۆژوو بین گوناهی ساڵێک تۆ نەفام و جاهیلیت بەڵام ئینسانی عاقڵ دەڵێ یا ڕەبی شکر بۆ تۆ کە ئەو هەموو مەوسیمەت بۆ ئێمە داناوە بین مەوسیمێک ڕۆژێک مناسبەیەکمان بۆ دادەنێ بۆ ئەوەی لە گوناهەکانمان پاک بینەوە بۆ ئەوەی لە تۆ نزیک بینەوە فەضڵی تۆیە یا ڕەب العالەمین گوناهی ساڵێک ڕۆژێک بە ڕۆژوو دەبی خوای گەورە دەیسڕێتەوە بۆت ئەمە پێویست دەکا شکری خوا بکەی یا پێویست دەکا گاڵتەت لێ بێت و سەرسام بی پێی بۆیە براکانم خوشکەکان هەموو لایەک ڕۆژی دە با بە ڕۆژوو بین گوناهی ساڵێکت دەسڕێتەوە بۆ ئومێدە بە ڕۆژوو بە پێغەمبەری خوا عەلەیهی الصلاة والسلام فەرمووی لئین بەقیت إلی قابل لأصومن التاسع ئەگەر بمێنم بۆ ساڵی داهاتوو تەبەنەوە لە ئاخیری ژیانی فەرمووی ئەگەر بمێنم ساڵی داهاتوو نۆش دەگرم بۆچی مخالفەتەن لليهود بۆ ئەوەی لەگەڵ یەهود لێک نەچین جوولەکە ڕۆژی دە پێ دەبێ ئێمەش ڕۆژی دە پێ دەبین بۆی ئێمە جیابین لەواندا بەڵام چۆن جیابوونێک کە تۆ زیادەی خێر و چاکە بکەی لەگەڵ دە نۆش بە ڕۆژوو بیت سنەتە ڕۆژی نۆهەمیش بە ڕۆژوو بین ئەی کەسێک بڵێ بەخوا من ناتوانم بەس یەک ڕۆژم پێدەژی ڕۆژی دێم بە ڕۆژوو بۆ هیچ مشکلت نییە ئینشاءالله نۆیەمی لەگەڵ بە ڕۆژووبی باشتر ئەی کەسێک نۆیەم فریانەکەوت یا نەیتوانی بیگرێ ئێستا حەز دەکات 2 ڕۆژەکە بگرێ بۆی مخالفەی یەهود بکا لەبەر ئەوە زانایان دەفەرمون لەگەڵ دەیەکە با 11 بگرێت ڕۆژی 11